سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم پێشکەش بە هەموو بینەرانی بەڕێزی بەرنامەی تەوارەکان بە بەرنمەیەکی تری تەوارەکان کە تایبەتە بە پرسی ژنان هاتوون و بوونێتە میوانی ماڵەکانتان. تەوریام جاری بەرنامەکەمان تەرخان کردو بە قەیرانی ئابووری لە ئێران و دۆخی ژنانی سەرپەرشتی بنەماڵە. سەرەتا چەند هەواڵێک سەبارەت بە ژنان دەبیستین و دەگەڕێنەوە وڵاتان بۆ درێژەی بەرنامەکەمان. شارومەندێکی بەهای ژن زیندانی کرا. شارومەندێکی بەهای ژن بە مەبەستی تێپەڕاندنی حکمی 1 ساڵ زیندان ڕەوانەی زیندان کرا. بەپێی هەواڵی هێرانە، سوسەن تەبیانیان شارومەندێکی بەهایی و خەڵکی شاری سێمنان کە بە تۆمەتی وتوێژ سەبارەت بە بارودۆخی ئابووری شارومەندانی بەهایی لەگەڵ ڕاگەیەندراوەکانی دەرەوەی ئێران بە 1 ساڵ زیندان مەحکوم کرابوو. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 3 بەفرامبار بە مەبەستی تێپەڕاندنی حکومەکەی بە دوای ناساندنی بە دادگای ئینقلابی شاری سێمنان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و بۆ زیندانی سێمنان گواسترایەوە. جێگەی ئاماژەیە ناوبراو تەنیا شارومەندی بەهایی ژنی زیندانی لە زیندانی سێمناندایە و هەروەها 2 منداڵی 7 و 12 ساڵ تەمەنیشی هەیە. حکمی مهدیە گۆڵڕوو درێژ کرایەوە. ژنێکی چالاکی بواری ژنان و ناڕازی بە ئەسید پرژاندن بە ڕوخساری ژناندا لە ئێران بڕیاری دەست بەسەربوونەکەی درێژ کرایەوە. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی، مهدیە گۆڵڕوو ئەندامی کانونی شارومەندی ژنان و یەکێک لە ناڕازیانی ئەسید پرژاندن بە ڕوخساری ژناندا لە شاری ئیسفەهان بڕیاری دەست بەسەربوونەکەی درێژ کراوەتەوە. هێشتا کەس چارەنووسی نادیارە. بەپێی ئەو هەواڵە لە ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 1 بەفرامبار سەدان چالاکی مەدەنی لە ئێران و دەرەوەی ئێران لە نامەیەکی ناڕەزایەتی بۆ سەرۆکۆماری ئێران داوایان لە ناوبراو کردووە کە هەموو هەوڵی خۆی بخاتە گەڕ بۆ ئازادکردنی ئەو ژنە چالاکە دەست بەسەر کراوە. لە درێژەی ئەو نامە ناڕەزایەتیەدا هاتووە بە لەبەرچاوگرتنی تێپەڕاندنی زیاتر لە 2 مانگ بەسەر ئەسید پرژاندن بە ڕوخساری ژناندا لە شاری ئیسفەهان هێشتاکە هۆکارەکانی دەست و پەیوەندیدار لەگەڵ ئەو کردەوەیە دەست بەسەر نەکراون. بەڵام مەهدیە گۆڵڕوو کە ناڕەزایەتی بەو کردەوەیە دەربڕیوە دەست بەسەر کراوە. شایانی باسە ئەو ژنە دەست بەسەر کراوە پێشتریش لە ڕێکەوتی 11 سەرماوەزی ساڵی 1388 هەتاوی لەگەڵ هاوسەرەکەی دەست بەسەر و بە ماوەی 2 ساڵ و 4 مانگ زیندانی کراو. وحید لە علیپور هاوسەری ئەو ژنە چالاکەش کە لەگەڵ ناوبراو دەست بەسەر کرابوو ماوەی 1 ساڵ زیندان کرا. ڕۆژنامەوانێکی ژن بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕۆژنامەوانێکی ژن بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ بێبەشبوون لە مافی سیاسی کۆمەڵایەتی مەحکوم کرا. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی، ڕێحانە تەباتەبایی لە دادگایکردنەکەیدا بە تۆمەتی پرۆپاگەندەی دژی نظام کە ئەو دادگایە لە ڕێکەوتی 9 سەرماوەزدا بەڕێوە چوبوو بە بەرپرسایەتی دادوەر سەڵەواتی بە 1 ساڵ زیندان و 2 ساڵ بێبەشبوون لە مافی کۆمەڵایەتی سیاسی مەحکوم کرا. جێگەی باسە ئەو ڕۆژنامەوانە ژنە پێشتریش لە مانگی سەرماوەزی ساڵی 1389 هەتاویدا لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرابوو. ناوبراو لە دەست بەسەربوونەکەی پێشتریدا بە 1 ساڵ زیندان مەحکوم کرا و دواتریش ئەو حکومە لە دادگای پێداچوونەوەدا بە 6 مانگ زیندان و 6 مانگی دیکەی زیندانی هەڵبسێردرا و گۆڕدرا و هەروەها بۆ جارێکی دیکەش لە مانگی ڕێبەندانی ساڵی 1391 هەتاوی لەگەڵ ژمارەیەکی دیکەی ڕۆژنامەوان لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرابوو. ئاتێنا دائێمی هەر لە ژووری تاکەکەسی بەسەر دەبات. ئاتێنا دائێمی چالاکی مەدەنی و مافەکانی منداڵان پاش تێپەڕبوونی 2 مانگ و سەرەڕای کۆتایی هاتنی قۆناغی لێپرسینەوە ئێستاکە لە ژووری تاکەکەسی ڕادەگیرێت. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، ناوبراو سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 29 ڕەزبەر لە ماڵەکەی خۆی دەست بەسەر کراو بۆ ژوورە تاکەکەسیەکانی بەندی 2 ئەلفیسپا لە زیندانی ئەڤین گواسترایەوە. ئاتێنا دائێمی لە چالاکانی مەدەنی و مافەکانی منداڵانی کار لە تارانە کە لە گروپی پشتیوانی لە منداڵانی کۆبانێ، شەنگاڵ و غەزە چالاکی بەرچاوی بووە. ناوبراو هەروەها لە کەمپەینی پشتیوانی لە کوبانێ و کۆبوونەوەی ناڕەزایەتی لە بەرامبەر باڵوێزخانەی تورکیە لە تاران بەشداری بووە. ئاتێنا دائێمی 26 ساڵ تەمەن بڕوانامەی دیپلۆمی هەیە و لە یاریگەی وەرزشی ئینقلاب کار دەکات.
لە ڕۆژی 29 ڕەزبەر لەلایەن هێزەکانی سوپای پاسداران دەست بەسەر کراوە. تا ئێستا لە بەندی 2 ئەلفی سوپای پاسداران لە زیندانی ئێڤین بەسەر دەبات. بە وتەی دایکی ئەو زیندانیە دۆسیەکەی لە دادسەرای ئێڤینەوە بۆ دادگای ئینقلاب نێردراوە، بەڵام هێشتا لەقەکەی دیاری نەکراوە. ناوبراو ڕوبەڕووی 3 تۆمەتی هەوڵدان دژی ئەمنیەتی نەتەوەیی، پڕوپاگەندە دژی نظام و پەیوەندی لەگەڵ بێگانەکان بووتەوە. بە وتەی ئەندامانی بنەماڵی ئەو چالاکە مەدەنیە، ئاتێنا لەباری جەستەی ناجێگیرە و بەرپرسانی پەیوەندیدار کار ئاسانی بۆ چارەسەری ناوبراو ناکەن. چوار ژن لە ئێران ئێعدام کران. 13 زیندانی مەحکوم بە ئێعدام حکومەکەیان جێبەجێ دەکرێ و 4 کەسیان ژنن. بەپێی هەواڵێکی هێرانە ڕۆژی پێنجشەممە 11 بەفرامبەر لە درێژەی جێبەجێکردنی حکمی ئێعدامی شارومەندانی ئێران 4 ژن لە زیندانی بەم، 2 کەس لە زیندانی بەندەر عەباس و 7 کەسی دیکە لە زیندانی شەهابی کرمان ئێعدام دەکرێن. وەک باسکراوە تاوانی جێبەجێکردنی ئەو حکمانە بە زۆری مادە هۆشبەرەکان بووە. جێبەجێکردنی حکمی ئێعدامی ئەم زیندانیانە تا ئێستاکە لەلایەن ڕاگەیاندنە گشتیەکانی کۆماری ئیسلامیەوە باز نەکراوە. نەبوونی سەرمایە کەمی داهاتی ئەرزی گرفتی بانکەکانی ئێران گەمارۆکانی یەک بە دوای یەک بەهۆی سیاسەتی نالەباری کۆماری ئیسلامی، نەبوونی کەرەستەی خاوی سەرەتایی، هاتنە خوارەوەی ململانی ئابووری، بێکاری لە ڕادەبەدەری گەنجان و خوێندکاران و بەتایبەتی ژنان کە گرفتگەلی لەم چەشنە سەرەکی ترین لەمپەڕەکان و کۆسپەکانی بەردەمکار لە ئێرانن. گومانی تێدانیە لەوەها بارودۆخێکدا ژنان سەرەکی ترین قوربانی هەنووکەی ئەم بارودۆخی قەیرانی ئابووری و بەواتایەکی تر نالەباری و سەر لە شێواوی ئابووری. گرانبوونی نرخی بازار و نەبوونی پارە و پوڵ و نەدانی حەقدەستی ژنانی کرێکار و ژنانی فەرمانبەر و ئەو هەڵاوسانەی کە بەگشتی ڕووی لە ئێران بەتایبەتی لە کوردستان کردەوە بۆتە هۆی خراپی گوزەرانی ئەو کەسانی کە لە ژێری هێڵی هەژاریدان، بەتایبەت توێژی ژنانی سەرپەرشتی بنەماڵەکان کە زەرمەندێکی دیاری ئەو بارودۆخن. بە بڕوای ئابووری ناسانیش تەنها ئەو ژنانەی لە هەڵاوساندا زەرمەندن کە کرێکارن یان فەرمانبەرن. هەڵاوسان چەند جۆرێکی هەیە و بە چەند ڕێگەیەک ڕوودەدات. کاتێکیش کە وڵات ڕوبەڕووی ئەو هەڵاوسانە دەبێتەوە چەند توێژێک دەبنە زەرمەندی سەرەکی و ئەوانیش فەرمانبەران و موچەخۆران و لە گشتی زیاتر لە نێوانیشیاندا توێژی ژنانی سەرپەرشتی بنەماڵە لەبەر ئەوەی لە کوردستاندا هیچ کۆمپانی یان کارگە یان کارخانەی گەورەی بەرهەمهێنان نییە کە لە وڵاتانی دەرەوە هاوردە بکەن و ئەگەریش هەبێت بۆ هیچ ژنێک بەتایبەتی بۆ ژنانی سەرپەرشتی بنەماڵە هیچ کارێکان پێ نادرێت و هەمیشە داخوازەکانیان پشتگوێ دەخرێت و هەروەها لە ڕێگەی هاوردەکردنی ئەو کەلوپەلانەشەوە بۆ ناو کوردستان نرخەکان بەرز دەبنەوە بەتایبەتی لە تێچوونی گواستنەوەدا، چونکە کاتێک دەگاتە سنوورەکان نرخی سوتەمەنی چەند قات بەرز دەبێت و کاریگەری دەبێت لەسەر بارودۆخەکە. ڕەنگ بێ ئەم هەڵاوسانە لەسەر تاک بە تاکی مرۆڤەکان و کرێکاران و زۆرینەی حەشیمەت لە کوردستان و ئێران زەرەری زۆری هەبێت، بەڵام لەسەر ژنانی کرێکار و ژنانی سەرپەرشتی بنەماڵە ئەم زەرەرە چەند قات بەرز دەبێتەوە. بە بڕوای زۆربەی ئابووری ناسان سەبارەت بە گوزەرانی ژنانی سەرپەرشتی بنەماڵە، ژنانی سەرپەرشتی بنەماڵە زەرەرمەندی سەرەکین لە کۆمەڵگادا لە هەموو گۆڕانکاریکە لە وڵاتانەدا ڕوودەدات، چونکە کێشەی ئەوان ئەوەیە ئەو کەسەی داهاتیان بۆ پەیدا دەکات کە پیاوی ماڵەوەیە نەماوە و دەبێت ژنەکە خۆی کار بکات. ئەم بربەستانەش لە بەردەم ژنێکدا بۆ ئەوەی کار بکات زیاترە لەوەی لە بەردەم پیاوێکدایە. ئەمە جگە لەوەی بێکاری لە کوردستاندا بە شێوەیەکی گشتی زۆرە و ڕێژەکەی 18% زیادی کردو. پێویستە حکوومەت و کابەدەستانی کۆماری ئیسلامی کاری خێرا بکات بۆ ئەوەی ئەم تۆژەی کۆمەڵگا لانیکەم لەژێر هێڵی هەژاریەوە بسنە سەرەوەی ئەو هێڵە. دەشبێت حکوومەت ئەم کەسانە بخاتە سەرکار، واتە لە چەند ڕێگەیەکەوە فێری کاریان بکات، ڕاهێنان و پەروەردەیان بکات و دواتریش هەوڵ بدات هەلی کاریان بۆ بدۆزێتەوە. هەر لەم پەیوەندە و توێژەمان ئەنجام داوە لەگەڵ چارەکێکی سیاسی و چەند پرسیارێکمان ئاراستەی بەڕێزیان کردو. یەکەم پرسیارشم ئەوەیە کە لە ئێستادا کە قەیرانی ئابووری بە گشتی ڕووی لە ئێران و بەتایبەتی لە کوردستان کردو، دۆخی گوزەرانی ژنانی سەرپەرشتی بنەماڵە چۆنە؟ زۆر سپاس و سڵاوڕێز بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤ. بێگومان مۆزوعی ژنانی سەرپەرشتی خێزان یەکێک لە گرنگترین و پرسانەیە کە
پێویستە ڕۆژهەڵات تیڤی و بلای بکرێتەوە و زۆر سپاس بۆ ئێوە کە هەستاون بەو ئەرکە و بۆ مەسئولیەتە لە پەیوەند لەگەڵ پرسیارەکەی جەناب بەدام حەز دەکەم سەرەتا ئاماژەیەک بە مستعدین و ئەو خەڵکانی کەوا سەرپەرشتی خێزان پێکدێن بۆی کە بتوانین شڕۆڤەیەکی عینیترمان هەبێت لەسەر دۆخی ئابووری ژنانی سەرپەرشتی خێزان. دیارە لە سەرەتادا ئەو پێناسە گشتەی کە بۆ ژنانی سەرپەرشتی خێزان هەیە کە لە دێر زەمانەوە ژنانێک لەو کاتەیەوە کە خانەوادە و خێزان معنای پیدا کردووە و تێیدا چوارچێوەیەک بوونی هەبووە ئێزدواج معنای پیدا کردەوە لە بەدوای ئەودا تەلاق و جیاببوونەوە و یا تاکەوتنەوە و بەتەنیا کەوتنەوەی ژنان کە ئەرکی سەرپەرشتی خێزان و خاو خێزانەکان کەوتەتە سەرشان لە دێر زەمانەوە هەبووە واوە پێناسێکی گشتیە بۆ ئەو ژنانەی کە سەرپەرشتی خێزان گان پێناسە دەکرێت. ئەو ژنانە ئەگەر بە تعریفێکی ئەوڕۆیتر لە ئێران و لە کوردستان بمانەوێ هاوتای بکەین ژنانی متەلەقە ژنانە ئەو ژنانەی کە تەلاق دراون یا تەلاقیان وەرگرتووە یا بە گشتی جیاد دەژین، ئەو ژنانی کەوا مێردەکانیان مردووە، ئەو ژنانی کە هاوسەرەکانیان معتادن، ئەو ژنانەی کە مێردەکانیان لە زینداندان و ژنانی کە مێردەکانیان بێکارن یا نەخۆش و پەکەوتان بە ساڵات چوون و یا ژنانی کە هێشتا ئەزدواجیان نەکردووە و یان نا ئەو ژنانی کە خۆت سەرپەرستن واتە بە تەمەنەکان کە بە تەنیا ژیان دەکەن و ئەرکی سەرپەرشتی و بەڕێوەبردنی کاروباری خۆیانیان لەسەر شانە بەڵام تەمەنیان لەسەرەی پێیان پێناسە دەکرێت. بەم پێناسەوە بۆ ژنانی سەرپەرشتی خێزان دەکرێت دۆخی شەرایەتی اقتصادی ئێران بە شێوە گشتی و بە عامەکەی لەبەر چاوێری کە ئێستا شەرایەتی اقتصادی و ئابووری ئێران زۆر نالەبارە و نالەبارتر لە جارانە ئەگەرچی لە سەرەتای شۆڕشی ئێران لە ساڵی 1970 57 هەتاویەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هاتۆتە سەر کار کە بە دروشمیەوەی کە ئێستا ماڵی خەرەست کە قسەی خومینیە زۆر ڕوانینێکی نازانستیانیان بۆ ئابووری هەبوو و لەم ساڵانەشدا اقتصادێکی ڕاندخاری کە حەول و محوەری ئەسلی ئەم اقتصادێکی ڕاندخاریە پڕە لە گەندەڵی و لە هەمان کاتیشدا بەپێی نەریتە کۆنەکەی پیاو محوەرە بۆیە جابزانە لە شەرایەتێکدا کە ئەم ساڵانەی ئەخیر بەهۆی ئەو ئاڵۆقە ئابووریانەی کە لەلایەن ڕۆژاوا و خراوەتە سەر ئێران و اقتصادی ئێران کرد و اقتصادێکی داتەپی و فەلەج و شەلەل بوو لە نێوخۆیدا و لە ماوەی 35 ساڵی ڕابردوودا 30 ساڵی ڕابردوودا لەم چەند ساڵی ئەخیر کە گەمارە ئابووریەکان خراوەتە سەر ئێران و ئەوەندەی تر فشار و زەختی هێناوەتە اقتصادی ئێران و ئەو گەماروانەش تەبعات و تەسیراتی زۆرتری لەسەر ئەقشاری جۆرا و جۆری کۆمەلگا و تایبەتی کۆمەلگا ژێرینەکانەوانەوە لەژێر لە چینی کرێکار و یا خواردکردن فشاریان چۆتە سەر. دیارە من پێم خۆش ئەگەر ئیجازەم بدەین من بتوانم بڕێک پرسیارەکە بکەمەوە یا لانیکەم وڵامەکەم بکەمەوە بۆی کە بتوانم بەرچاوڕوونێکی زۆرتر لەسەر وەزعیەتی ژنانی سەرپەرشتی خێزان لە ئێستای ژنانی کوردستانی و ژنانی ئێرانی پێناسە بکەم. جاتر بەپێی ئامارەکانی خودی جمهوری ئیسلامی ئەگەر دەستدرا گەیشتن بە سەرچاوە ئامارەکان لە ئێراندا لە هەموو شوێنان بە گومان بی بەڵام ئامارەکانی خودی وەزارەتی ئیرفا و تەمین یەشمای ئێران بازەوە دەکات کە نزیکەی 2,500,000 خانەوار خێزان سەرپەرشتەکانیان پیاوەند پێچی دێن لە بەرامبەر ئەو 15,011,000 خانەوادەی کە یا خانەوارەی کە پیاوەند سەرپەرشتی دەکەن 2,500,000 خانەوادە و یا خێزان سەرپەرشتەکان لەلایەن ژنانەوەیە و ئەمە توێژێکی زۆر بەرین لە کۆمەلگای ئێران و کوردستان پێک دێنە دیارە نسبەت و ڕێژەی ئەو ژنانەی کە سەرپەرشتی خانەوادەکانیان دەکەن لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران جیاوازە وەگەوەی کە بۆ وێنە مەسەلەن لە عێراق لە وستانی مەرکەزی زۆرترینی ئەو خەڵکانەی کە سەرپەرشتی خێزانەکانیان لەسەر شاو خانەوادانەی کە سەرپەرشتەکانیان لەسەر شانی ژنانە لەوەیە بۆ لە پلەیسی هەمدا ئازەربایجانی ڕۆژاوا یا ئازەربایجانی غەربی کە تقریبا 18% کۆی ژنانی سەرپەرشتی خێزان کە لە ئێراندا ژیان دەکەنیان لەسەر شان بۆ کردنەوەی باسەکە ویا بۆ بەرچاوڕوونیی زۆرتر ئەوە بخەمە لەو دۆخە ئابووریە نالەبارەی کە
هەموو کۆمەلگای ئێرانی پێوەگلاوە و پێوەژان دەکاوە لە شرایطێکی نالەباردایە ئێستا وەقعەتی ئەو ژنانی کەوا سەرپەرشتی خێزانەکانیان لەسەر شانە دەبێت چۆن بێ لە نظامێکدا لە نظامی اقتصادیەکدا کە محوەری اقتصادەکەی بریتی بێ لە پیاو و ژن تەنیا لە قەراوێزی بازاڕی کاری دابێ دەزانێت دەور و نەخشێکی هەبێت بەگشتی ئەو ژنانەی کە سەرپەرشتی خێزانەکانە لە ئەستۆیە دوو کێشەی زۆر گەوران هەیە چەند کێشەی ئابووریە باری معیشەتی و کارکردن و ئشتغاڵە و دووەمیشان لەباری کۆمەڵایەتیەوە من تێدەکەوتم لە پرسیارەکانی داهاتووی جەنابەتدا بتوانم وەڵام بەو چیش بخەمە سەر ئەو گرفتانەی کە ژنانی سەرپەرشتی خێزان دەمێ و لە ئێراندا بەرەو ڕووی دەبنەوە وەک پرسیاری دووهام بە ڕای ئێوە ئەو ژنانەی وا سەرپەرستی بنەماڵن لە بیمەی کۆمەڵایەتی و حەقدەستی باش و سەنەوات بەهرە دەبن کۆماری ئیسلامی و کابەدەستانی حکوومەت تا ئێستا جارە بە بیانوویەک بربەست لە بازارەکانی کاردا بۆ ژنان دەنێنەوە لەم هەلومەرزەدا ژنان چۆن بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن بێگومان کۆماری ئیسلامی وەزعیەتە ئابووریە نالەبارەیەکە هەیەی وێ و قادڕانخاریەکە هەیەی هیچ بەرنامە و پلانێکی تۆکمی بۆ لاکردنەوە لە چین و توێژەکانی خواری و کۆمەلگان نەبووە و ئەساسەن نظامێکی سەرمایه‌داری دەوڵەتی حاکمە کە دیارەمە ئابووری ناسان دەتوان لەو بوارەوە زۆرتر و زانیاری ورتر بدەن بەڵام لە دوو ڕاکە سەیری ئابووری ئێران دەکەی ئەو ئابووریە داکەپی و داڕزی و وێران و سەد و شەلەلەی کە ئێمە لە اقتصاد ئێرانیدا دەیبینین اقتصادێکی سەرمایه‌داری دەوڵەتیە کە وەڵاما کە پێوەگلاوە لە اختلاسها و گەندڵیهای چەند هەزار میلیارد تمەنی کە دەتوانێت سەرنوشت و چارەنووسی زۆرێک لە خەڵکی ئێران بە ئاراستەیەکی تردا بڕواوە بەدوای ئەو ڕەچاوکردنی اقتصادی تەک مەحسوولی کە هەموو ژیان و گوزەران و اقتصادی ئێران لەسەر شانی فرۆشی نەوت بێ لە دەورەهای مختلف و جیاوازدا بینی هەموو اتکای اقتصادی ئێرانی لەسەر شانی فرۆشی نەوت ببێ و لە دیاتیەوەی کە دەستکەوتی فرۆشی نەوتە بکرێ ژێرخانە ئابووریەکانی ئێران بەهێزتر بکرێ بۆی کە بتوانێت بکەوێتە سەر پێی خۆی ئێمە دەبینین پارەی کە لە فرۆشی نەوتیش دەست دەکەوێت لە ماوەی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی نەکە بەڕادەی پێویست سەرمایه‌گوزاری لە ژێرخانە ئابووری ئێران نەکراوە بەڵکو ئەو داهاتێکی هەبووە سەرفی شەڕەنگێژی دروستکردنی گروپ و حمایەت لەم گروپی تۆرۆریستی و لەم گروپی ئیسلامی و لەم جۆرە بوارانەدا کەوتۆتە بگار کە هیچ سوود و مەنفعاتێکی بۆ خەڵکی ئێران نەبووە و بەڵکو بە زەرەری شکاوتەوە لە وڵامی پرسیارەکەی جەنابەتدا کە وەزعیەتی ژنان لە وەها شەراتێکدا دەتوانێت بێت پێم خۆشە تیشکێک بخێنە سەر مۆزوعی وەزعیەتی ژنانێک کە بۆم باسکردن ئەوانی وە مستعدن لە ئێراندا بۆی کە سەرپەرشتی کاو خێزانەکان ببنن ئەو کێشانە بەگشتی بەرەوڕیان دەبێت من پێم خۆشە ئەوە بڵێم کە بەگشتی ئەو ژنانی کە سەرپەرشتی خێزانیان لە ئێران لە ئەستۆیە لەگەڵ هەژاری و لەگەڵ فەقر بەرەوڕوو دەبنەوە هۆکارەکانی چین بۆ ئەوەی کە ئەم شرایطە بۆ ئەوان دەستەبەر دەکرێەوە نیە داخوا ژنێک سەرپەرشتی خێزانەکەی لە ئەستۆ بێ بەڵام فەتح و ڕفاهی خێزانەکەی لە ئاستی کۆمەلگادا لە یەک لەگەڵدا بێ لەگەڵ ئەو خانەوادانەی کە سەرپەرشتی خێزانەکان پیاوانن ئەگەر چی بەعام و بەگشتی اقتصادی ئێران و ئەو خانەوادانەی کەوا پیاوانی سەرپەرشتی خانەوادان بخان لە وەڵێتێکی نابەساماندان بەڵام وەزعیەتی ژنان بە شێوەیەکی خراپتر و بەقاتێکی زۆرتر بەزەختێکی زۆرتر لە ژێر هێڵێکی خواردترەوەیە یەکەمیانەوەیە کە بە بڕوای من دەرەتوانیمە دەخاڵ دەستنیشان بکەم بۆ بۆرەدا یەکەم ئەوەی کە ڕێژەی ئەو ژنانی کەوا کار دەکەن لە کۆمەلگادا و لەو اقتصادی کەوا باسم کرد لە اقتصادی ئێرانی ڕێژەی ژنان کەمترە یعنی بۆیە داهات و سەهمێکی کەمتری لەو داهات و اقتصادی ئێران دەبن بۆیە ئەمە یەکێک لە ئەسڵیترین هۆکارەکانی ئەوەیە کە ژنان فەقیر دەکەونەوە یا ئەو خانەوادانەی کەوا ژنان سەرپەرشتیان دەکەن فەقیرترن دووهەم پێڕاگەشتنی ژنان بۆ ئەو پیشە و شغڵانەی کەوا داهاتێکی باشی هەیە زۆر کەم و مەحدودە بە لەبەرچاوتنەوەی کە ئەم اقتصادێکی ڕازخاریە کە بەرئەساسی رابطەها و ڕابطێکە لەگەڵ مەراکزی قودرەت دەتوانێت هەبێت بۆیە ژنان لی بێ بەهرەن کە بتوانن دەستیان بە سەنای فەناوەری و زەمین و دام و ئەوانە هەبێت دەستیان بەوانە ڕاناگات بۆیە لە خاڵی سێهەمدا کە یەکێک لە دەلیلەکانە معمولاً ئەو ژنانە بەهۆی ئەوەی کە
ناتوانن مشارکەتیان هەبێ دەستیان ڕابگا بەونەوە شغڵانە شغڵایەکی انتخاب دەکەن کە بتوانن لە ماڵەوە کارەکان بکەن وێڕایەوەی کە کاری خانەداری خۆیان دەکەن سەرپەرشتی منداڵەکانیان دەکەن کارێک انتخاب دەکەن کە بتوانێت گونجاو بێت لەگەڵ خۆیان لەگەڵ کەپتان لە ماڵەوە ئەنجام بدەن بۆیە دەستپێراگەشتیان بە شغڵە دەرامەتزاکان کەمە لەلایەکی تریشەوە ڕەنگە هەندێک مەوارد هەیە کە ئەو ژنانە مزاحمەتایەکیان بۆ ئیجاد بکرێت لەلایەن مێردەکانیانەوە ئەو مێردانەی کە ڕەنگە محتاج بن ئەو مێردانەی کە ڕەنگە بە ساڵاتوو بن پیر و پەکەوتە بن بۆیە ناتوانن ینی لەو انتخابی شغڵەکدا کە داهات و سەرمایەکی دەتوانێت داهاتێکی باشی هەبێ سەرکەوتوو بن خاڵی پێنجەم بە بڕوای من نەبوونی مەهارەتێکە لەوەی کە ژنان بتوانی بێتن فەنێک بزانن هونەر یا مەهارەتێکی شغڵیان هەبێ بۆ کرێکارێکی سەنعەتی یا وە کار شغڵەکە مەهارەتها و دەزڕەنجینی تایبەت بەو کارەی پێویستە ژنان ڕەنگە ناتوانێت بێ ئەو مەهارەتە و ئەو فێری ئەو شغڵە بن بۆ مەهارەتیان لە بواری ئەو شغڵانە کە دەتوانێت داهاتێکی باشی هەبێت کەمە اینجا سەرباری هەموو ئەوانە مەحدودیت هەیەکی جنسی و ئەخلاقی کە یا ڕەگەزی و ئەخلاقی کە لە ئێراندا بربەستە بوو کە بتوانن شغڵ و حرفێکی باشیان هەبێ ژنان ناتوانن وێڕای پیاوان مشارەکەتیان هەبێت لە هەموو بوارەکان بۆ دەستەوەگرتنی حرفە و شغڵێکی کە داهاتێکی باشی هەیە بۆ نمونە ژنان ڕەنگە لە بەدەستخستنی شغڵی شۆفێری ماشێنی سەنگین ماشێنە گەورەکان کەمترین سامیانە بیارنیان بێ یا مەسەلەن بۆ نمونە شغڵانی کەوا لە ئێران بە شغڵای پیاوانە پێناسە دەکرێت و داهاتێکیشی باشی دەتوانێت هەبێت ژنان لی بێ بەهرەن ئەمە مەحدودیتایەکی کە بەرەو ڕویان دەبێتەوە چ لەبارەی جسمی و چ لەبارەی تایبەتمەندیەکان و چ لەبارەی ئەخلاقن کە ڕەنگە ئەوانە ڕەنگە قبوڵ نەکرێت لەلایەن کۆمەلگاوە مەسەلەی حوتەم بە بڕۆی من نەبوونی ئەو پشتیوانی و پژگیری کۆمەڵاتیان لە کۆمەلگادا کە دەبێت پژگیری بکرێنەوە ژنانێکەوە بەتەنیا دەکەونەوە و ژنانێکەوە بە هەر دلیل لە مێردەکانیان زیادە بنەوە مێردەکانیان مردووە مێردەکان زندانە مێردەکان بێکارە مێردەکان محتاجە مێردەکان پیر و پەکەوتە و نەخۆشە بەڵام بەتەنیا دەمێنەوە بەڵام کۆمەلگا ناتوانێت پشتیوانی پژگیریەکی گەورەیان بکە بۆی کە ئەوانە بە وەک بۆ ژنانێکی سەربەخۆ کە دەتوانن سەرپەرشتی ژێردەستەکانی خۆیان منداڵ و مێرد و کەسەکانیان بکەن قبوڵ ئێوە نەکەنی فەرهەنگ ینی فەرهەنگی قبوڵی ژنانی سەرپەرشتی خانەوادە لە ئێراندا لە ئاستێکی زۆر لە خواردەوە بۆ تەبعات ڕەنگە لە کوردستانەکەی خۆمان زۆرتر بێ مەسەلەی نەخوێندەوارەیە بەپێی ئامارێکانی خودی جمهوری ئیسلامی زۆرینەی ئەو ژنانەی کەوا ژنانی سەرپەرشتی خێزان پێبێنن ئەو ژنانە لە مابینی تەمەنیان لە بینی 25 تا 65 ساڵە کە ئەمانە زۆرترینی ئەو ژنانە نەخوێندەوارن بۆیە کە خوێندەوار نەبوون کە ناتوانانی کردنە دانیشگا و ساقچی تەحصیلاتی عالیان نەبوو ناتوان مەهارەتی کافیشیان هەبێت ناتوان ئاگایی کافیان نەبوو کە بتوان شغڵێکی دەرخۆری خوان کە بتوانن لەژێر باری مەسئولیەتی ڕەفی ماشتافەی ڕۆژانان بەربێن بەدەست بێنن ئەمە مەسەلەی بێسەوادی و نەخوێندەواری یەکێکشانی کە ژنانی سەرپەرشتی خێزان ڕەنگە لە ساڵی دەهەمی ژەگەران ماژەیەکی کورتی پێ بکەم وێژەوەیە کە بۆچی فەقیرن ڕاستەکەی وێژەوەیە لە خانەوادەیەکدا کە پیاوەکەی کار دەکات یا پیاوەکەی وجودە ژنەکەش کار دەکات یا لە ماڵی یا لە دەرێ بەڵام حەزوو نەفەر کار دەکات مێردەکە لە دەرەوە بێژنەکە لە ماڵەوە بێ یاخود هەرچیان لە دەرەوە بەرحەڵ دوو کەس کار دەکەن بەڵام وەختار یەکێک لە ئەندامانی خێزان کە سەرپەرشتی خێزانەکە بریتی بێ لە پێو غایبە و یا ناتوانێت لە پرۆسی تەولیددا بەشدار بێ و پرۆسی دەرآمد و سەرپەرشتیدا بەشدار بێ بۆیە ئەرکەکەی قورستر بەڵام بە هەمان تعداد نەفەرەکە موجودە بەڵام داهاتەکە کەمتر دەبێتەوە بۆیە بۆ لە حەزەوە بە بڕۆی من دەلایلی فەقری ژنان لە ژنانی سەرپەرشتی خانەوادە لە ئێران ئەم خاڵانن لەو کاتەگۆریە گشتی کە بۆ خۆی اقتصادی ئێران اقتصادێکی وێرانە کە هیچ بەرنامە پلانێکی بۆ لاکردنەوە لە ژنان نییە و ژنان چۆن دەتوانن تەزمین و گەرانتی ژیانێکی خۆشتر و مرەفاتر و لە لیڤێل و لە ئاستێکی بەرزتردا بخوانکردنەوەش بەحسێکە کە مربوطە بە چالاکی ژنان مربوطە بە ڕێکخراوەها و NGO-های چالاک لەو بوارە ڕێگا هەیە بۆ قەزیە بڵام من بۆی کە جوابی پرسیارەکەی جەنابتان دابێتەوە تەنیا ئیشارە بەو دەکەم کە بۆ خۆی دەبێت کۆمەڵە ینی لەباری تەمینی بیمە و تەمینی اجتماعی دەبێت دەوڵەت بەرنامەی هەبێت بۆ ئەو خەڵکانە وەگەوەی کە لە زۆرێک لە وڵاتانی ئوروپایی دەکرێتەوە لە وڵاتانی کە دەوڵەتی ڕفاه هاتۆتە سەرکار
مەسەلەی بیمە و تامینی اجتماعی بەشێکی زۆر لەو کێشە و مشکلی اقتصادیانی کە ژنان بەرەو ڕووی دەبنەوە دابین و تەقەبولی دەکات بۆیە فشارێکیان بۆ نایە لەو بوارەدا. سۆسپاس کاگەردەڵانی فەرەجی کە میوانی ئەمجاری بەرنامەی تەوارەکەم. نەبوونی هاوخشتەی ڕەگەزێتی یەکێک لە گرفتەکانی بازاڕی کار لە ئێرانە. بارودۆخی بێکاری دەرچوانی زانستگاکان لە کەسانی کەم خوێندەوار قەیراناوی ترە و بەپێی ئەو زانیاریانەی لە بەردەستایە نرخی بێکاری دەرچوانی زانستگایی بە تایبەتی کچان چەندین قاتی کەم خوێندەواران و نەخوێندەواران زیاترە. بەڵێبینەرانی عزیز هەر لێرەدا وەک نەریتی بەرنامەی تەوارەکان لە بەرنامەی ئەمجارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوو هاوڕێ شەهید نەسرین حەسەن خاڵی خەباتگێڕی ڕێگەی ئازادی و بەرابەری لە کوردستان. گێرانەوەی ژیان و خەباتی خەباتگێڕان ڕەنگە گەلێک جار دوژوار و ئەستەم بێ، چونکە ژیانی ئەوان لێواولێوە لە تێکۆشان و فیداکاری و لە خۆبردووی بۆ مسەوگەرکردنی مافی بێبەشان و چەوساوەکان و بەردەوام خۆیان لە ژیانێکی ئاسایی خۆش بێبەش بوون. لەم نێوەدا ئەگەر چاوێک بەسەر بزوتنەوەی شۆڕژگەرانی کوردستان بخشێنین بۆمان دەردەکەوێت کە بۆ مسەوگەرکردنی مافی گەلی کورد هەزاران مرۆڤی تێکۆشەر گیانیان لەم ڕێگایە لەدەستداوە و بوون بە سومبل خۆراگری و بەرخۆدان بۆ نەوەی داهاتوو. ژنانیش وەک نیوەی هەر کۆمەڵگایەک لا بزوتنەوەی کوردستان بە شێوازی جۆراوجۆر بەشدار بوون و کەسانێکی زۆر بۆ گەیشتن بە ئازادی و بەرابەری و مسەوگەربوونی مافی خەڵکی کوردستان گیانی خوان فیدا کردووە. بێگومان ژیانی ئەم ژنانە پڕە لە هەوراز و نشی و تووشی گەلێک سەختی و ئازار بوونەتەوە. یەکێکی دیکە لەم ژنە تێکۆشەرانە کە لە ڕیزەکانی کۆمەڵا گیانی بەخت کردووە کە هەر بە گوتمان ناتوانین هەموو فیداکاری و لە خۆبردووی و سەختیەکانی خەباتی ئەم تێکۆشەرە لێک بدەینەوە، بەڵام ئاماژەیەک کورد بە خەبات و بەرخۆدانی دەکەین. نەسرین حەسەن خاڵی تێکۆشەری ڕێگەی ئازادی کە لە شاری مەهاباد چاوی بەژین پشکوت. هەر لەو شارە چووە مەدرسە و لە ساڵەکانی 56 و 57 لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بوو، هەڵسوڕاوانە لە هەموو خۆپێشاندان و میتینگ و بەگشتی خەباتی خەڵکی ئەو شارە لە دژی ڕژیمیشە بەشداری چالاکانی کرد. لە جەریانی ڕاپەڕینی ساڵی 57دا گەلێک درسی بە نرخی تێکۆشان فێربووە و لە نزیکەوە هەستی بەستەم و دەرد و ئازار لە نێو کۆمەڵگادا کردبوو. نەسرین هەروەک زۆربەی خەڵکی کوردستان زۆر زوو ناوەڕۆکی دژە مرۆیی ئەم ڕژیمەی ناسی و بۆ درێژەدان بە خەبات لە ساڵی 59 ڕاستەوخۆ لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵا لە مەهاباد پەیوەندی گرت و بەم جۆرە کاری نهێنی خۆی دەست پێ کرد. هاوڕێ لەگەڵ چەند کەس لە لایەنگرانی کۆمەڵا کۆڕ و کۆمەڵان پێکێنا و هەندێک کاروباری تەشکیلاتیان خایە سەرشان کە هاوڕێ نەسرین یەکێک لە سیما ناسراوەکانی ئەم بوارە بوو. لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە چەند جار خراژێ چاودێری و ویستیان دەستگیری بکەن کە بۆیان نەکرا و لە کاتێک کە ڕژیم لە شاری مەهاباد دەستیدایە ئێعدامکردنی ڕۆڵەکانی خەڵکی کوردستان و تێکۆشەران، نەسرین چەندین جار ناچار بوو شار بەجێ بهێڵێ و سەر لە نوێ دەگەڕایەوە کە بەهۆی شناساییەوە لەلایەن بەکرێگیراوان شاری یەکجاری بەجێهێشت و بە ڕیزی هێزی پێشمەرگەکانی کۆمەڵا پێوەست بوو. سەرەتا لە گوردانی 24 مەهاباد سازماندرا، لە مەیدانەش لە خەباتی شۆڕژگەرانەیدا شێلگیر و ماندووی نەناس بوو. لە زۆربەی جوڵە و شەڕەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵا لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی بەشداری دەکرد و بە جەسارەت و شەهامەتێکی زۆرەوە خۆی نیشان دەدا. لە بواری کاری هونەریشدا زۆر حەزی لە وێنەکێشان بوو، دەست و پەنجەیەکی ڕەنگینی بوو، بۆم جۆرە هەوڵی دەدا بەشێک لە ژیانی خەباتکارانەی پێشمەرگەکان لەسەر کاغەز وێنە بکا و هەستی خۆی بەم شێوەیە دەرببڕێ. لە سەرەتای پاییزی ساڵی 64 لە گوردانی 22 ورمێدا سازمان درا و بە ورەیەکی بەرزەوە
ئەرکەکانی تێدەپەڕاندوو دەچۆ نێوە زەحمەتکێشانی کوردستان و لە دەرد و مێنەتەکانی ژیان قسەی بۆ دەکردن و ئەوانی بەرەو خەبات هاندەدا. نەسرین یەکێک لەو سەدان ژنەی نێوڕیزەکانی کۆمەڵە بوو کە بەردەوام هەوڵی دەدا تا خۆی لە هەموو بوارەکاندا گەشە بدا و ببێ بە سومبولی هەموو ژنانی کوردستان. بەداخەوە ئەو ژنە تێکۆشەرە لە ڕۆژی 22 خەزەڵڤەری ساڵی 64 لە جەریانی پیلانی کۆماری ئیسلامی لە ناوچەی مەرگەوەر گیانی لەدەستدا و بە کاروانی شەهیدانی کۆمەڵە و بزوتنەوەی کوردستان پێوەست بوو. یادی بۆ هەمیشە لە دڵی ڕێبوارانی ڕێگای زیندووە. عزیزان هەر بەم جۆرە گەیشتنە کۆتایی بەرنامەیەکی دیکەی تەوارەکان تا بە گەیشتنەیەکی دیکە کات و سادێکی پەر لە خۆشی و هەمووتان باوات دەخوازم هەر سەرفەراز و سەرکەوتوو بن.